ئەوەی زۆر لەم جەنگەدا زەق بووەوە حەزی تێکدەرانە و ڕۆڵی فیتنەچێتی جوولەکەکان بوو. بە ئاشکرا هەرچی دوژمنی ئەم بانگەوازە هەبوو کۆیانە کردە و گەلە کۆمەچەیان دژی ئیسلام پێ دروستە کردن و هەمویانە خستن یەک بەرەی شەڕەوە. هەروەها ئەوەش ئاشکرایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو هۆکارێکی سەرکەوتنەکەی گرتبووە بەر، ڕیزەکانی یەکخستە بوون، هەوڵی زۆر و جۆری دابوو، سەنگەری لێدا بوو. دیسان وەکو ئەشبینین بۆ ئەوەی ڕێ لە گەیشتنی کافرەکان بگرێ ئەو خەندەقە دوور و درێژەی دروست کرده بوو، هەڵکەندە بوو. بۆ ئەوەی ڕێ لە دوژمنانیش بگرێ ئەو خەندەقە پان و پۆڕ و قوڵ و دوور و درێژەی هەڵکەندە بوو. دیسان دیارە کە چەند لاشەڕ بۆ حەزی بە ئاشتێکە کردووە کە ئامادە بوو ئەو تەنازولە لە ئابووری شارەکە بکە بۆی خوێنەکە نەڕژێ زیاتر وەزەختیش نەکەوێتەوە سەردار ئیسلامەکەی. ئەنجا ئەو بەزەیەی کە لەگەڵیشیا بوو و خوای گەورەش بە ئاشکرا هاتە ناو هاوکێشەکە و هەموو ئەزانین کە چۆن بینیمان چۆن خوای گەورە ئەولیایانی خۆی سەرخست و دوایەوەی ئەوان هەموو هۆکارێکی سەرکەوتنیان گرتە بەر، خوای گەورەش بۆ یارمەتیدان کە لە دەسەڵاتی خۆیانان نییە جگە لە ڕەهێڵە و ڕەشەباکە سەربازانی نادیاری خۆی بۆ ناردن تا سەرکەوتنەکەیان مسۆگەرکە. ئەمانەش هەمووی بیرخستنەوەی مسلمانانە کە لەوە دڵنیابن ئەوەی معادلەی جەنگ هەڵە سوڕێنێ خوای پەروەردگارە. تۆ وەکو یەکێک لە ڕەقەمی معادلەکە پێویستە لە مەیدانەکە هەبی بە هەرچی ڕەنجێکەوە کە داوتە لە ورەبەرزی و ئیمان بەهێزی و جانی مواجهە لەگەڵ ئەوەی کە لە دەستا هەیە. ئەو چەکەی کە پێت پیا کراوە ئەو مەشقەی کە کردوتە ئەو گیانی ڕوبەڕووبوونەوە عەقیدەی قیتالەت تیا زەرع بووە و ئەوەی لە دەسەڵاتدایە بەدەستەوەی تۆ بووی بە بەشێک ئەلەم معادلەی کە خوای پەروەردگار ئیدارەیە با بڕێوە. ئەم ململانێ خوێناویەی لەم جەبهەیە دروست بووە و هەر یەکە بەرامبەر بەوی تر بە چەکەوە ڕاوەستاوە ئەوەی بجێڕی و کارجێڕی معادلەکەشە ئەوە خوای پەروەردگار هەروەکو چۆن لە باسی بەدرا باسی هەموو جەبهەکە ئەکاتەوە، کەسەکان، زەویەکە، بارانبارین، جەبهەکان و خۆر و هەموو شتێکی لێرەشا بە هەموو شتێک خوای پەروەردگار باسی ئەکاتەوە کە ئەم سەحابیە بەڕێزانە ئەوەی مکەلەف بوون ئەوەیە کە خۆیان ئامادە بن ئیرادەی قیتالیان هەبێ، عەقیدەی قیتالیان لە دڵە دروست بوو بێ، لەبەر خاتری خوای پەروەردگار نیەتیان پاک کرد بێتەوە، سەرخستنی ئەم پێغەمبەرەیان عەلەیهی سەڵات وسەلام بە واجب زانی بێ، لە پێناوی ئەم شەریعەتەی خوای پەروەردگارە ئەمرن، ئەم دارالئیسلامە ئەبێ بپارێزن، مقدساتی مسلمانان ئەبێ بپارێزن، بە جانی خۆیان، بە جەستەی خۆیان، بە ماڵی خۆیان ئەبێ ڕوبەڕووی ئەم هێر شەڕی شەکێشەی قوڕەیش ببنەوە و نەهێڵن دەستیان بگاتە مەدینە. چاڵە هەڵیان کەندووە، احتیاطاتێکی زۆرە کردویانە و لە خزمەت ئەم پێغەمبەرە نازارە عەهد و بەیعەتیان بەڵێنیان تازە کردوێتەوە کە دەنکە خورمایەکیشیان نادەنێ، ئامادەی قیتالیش. وخوای پەروەردگاریش کە سەدقی ئەمانە ئەبینێ دەست بە جەمەعادەلەکانە گۆڕێ. ئەو ڕەشەبا و ڕەهێڵە و زریانەی کە هەڵی کرد کەس خۆی لەبەرا نەگرت. لەبەرەوە ئەبوو سوفیان هەستایە و دەنگەورەش بوو، هاواری لێ هەستا وتی کاکە منە ڕۆم، ئەمە شەڕە ناکرێ ئاوا هەر ئێمە لەم بەرەوە ئەوان لەو بەرە کە ئەو هەستا غەتەفانیش خواخوایان بوو، ئەوانیش یەکسەر بە دوای ڕۆیشتن و ئەوانی تریش و دوایی هەموو جەبهەکە کۆتایی پێ. ئەبێ ئینسانی مسلمان لەمە حاڵی ببێ کە ئەوی معادلەی ئەم ململانەیە هەڵە سوڕێنێ خوای پەروەردگارە، بەڵام تۆ مکەلەفی بەوەی بەشێک بی لە معادلە. تۆ هیممەت بەرزەکەت بۆ مێنێتەوە، ئیرادە و ویستەکەت بۆ مێنێتەوە، دوایەوە کە بە نیەتێکی پاکەوە هاتوویتە مەیدانە. ئەو سەحابیە بەڕێزانە جواب بوون، ئەوان هۆکارەکانیان گرت بووە دەست کە خۆیان بەو شێوەیە بۆ ئامادە کرد. ئەمەشە کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحی ابن عەباسە کە هاتووە حەدیثی حەسەن و صحیحە لای ترمزی ئەفەرمێ احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك یان تجاهك، واتە تۆ خوا بپارێزە بە پاراستن و سەرخستنی دینەکەی و پێوە پابەندبوونی خوای گەورەش تۆ ئەپارێزە. تۆ خوای گەورە بپارێزە
ئەی بینی بەرەو ڕووتەوە دێ بۆ یارمەتیدانی شت ئامادێ کەوابوو ئەوەی کە معادلەیە برانی بەڕێزم لەم سڕاع و ململانی خوێناوەیە کە کەوتۆتە سەرمان لەم خەڵکە شەیتانی کە هاتۆتە سەرمان و ئەوێ ڕیشەکێشمانکە یەکەمین خاڵی معادلەکە ئەوەیە نیەتمان بۆ خوا سڵحاند بێ و ببین بە ئەداتی قەدەری خۆ خۆمان تەسلیم بەو کردوێ نیەتمان پاک ویست و ئیرادەی سەرخستنی ئەم دینە و ئەو عەهد و بەیعەتەی بەخوا و بە پێغەمبەری خوامان داوە ڕاستگۆ بین سادق بین تایە و جوامێر و ئازاژ بین باوەڕمان بە قەدەری خوای پەروەردگار هەبێ کە هەموو معادلەکە خوای گەورە هەڵیەسوڕێنێ بۆیە پێویستە ئێمە عەهدە لەگەڵ خوای پەروەردگارە لەگەڵ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام نوێ بکەین و کە ئێمە سەرخستنی ئەم دینە بە تەئکید یەقینمان هەبێ کە واجبی سەرشانمانە و ئەبێ سەریشی بخەین و خوای گەورەش یارمەتی دەرمان بێ بماو کە بەعاداتی قەدەری خۆی بە سەرخستنی دینەکەی أقول قول هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم